لە کەشێکی سارد و لە هەفتەی چواردەیەمی خولی یانە نایابەکانی کوردستان شەقڵاوە میوانداری سۆرانی کرد. سەرەتای نیوەی یەکەم بە چەند هێرشێکی شەقڵاوە دەستی پێکرد. بە چەند هەوڵێک شەقڵاوە هەڕەشەی لە سۆرانی میوانی کرد، بەڵام سۆران گورزی خۆی وەشاند و لە خولەکی حەفدە لە ڕێگای ڕێزدار وەلیەوە گۆڵی یەکەمی تۆمار کرد. زۆری نەبرد، ڕێزدار بۆ جاری دووەم سەردانی گۆڵی شەقڵاوی کرد و گۆڵی دووەمی خۆی ویانەکەی تۆمار کرد. دوای ئەم دوو گۆڵە شەقڵاوە هەوڵی کەمکردنەوەی جیاوازیەکەی دەدا، بەڵام سەرکەوتوو نەبوون و نیوەی یەکەم لە بەرژەوەندی سۆران بە کۆتایی هات. لە نیوەی دووەم شەقڵاوە هەوڵی زۆری دا بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە، بەڵام تەواوی هێرشەکان لەلایەن بەرگریکارانی سۆرانەوە پوچەڵکرانەوە. لە خولەکی 75 سەیف هەموو لەیانەی سۆران بە کاتی سوور کرایە دەرەوە. دوای چەند هەوڵێکی یەک لە دوای یەک دوجار لە کاتی زیادکرا و شەقڵاوە توانی لە ڕێگای هۆگری یوسفەوە گۆڵی یەکەمی تۆمار بکات و جیاوازیەکە بۆ گۆڵێک کەم بکاتەوە، بەڵام ئەم گۆڵە نەبووە فریادڕەس و یاریەکە بە سوودی سۆران بە کۆتایی هات. ڕاستە ئێمە هەموو یاریەکان یعنی چووکە کەوتنتە دۆخێکەوە دۆخێکی ناهەموار، هەموو یاریەکان بە زەخت دەست پێکەین بۆ ئێمە سەرەتا گۆڵ بکەین. شەوشێکمان پێوە دیارە گۆڵ دەخۆین و یعنی تیپەکەمان تێگەچێ. هەموو یاریەک ئێمە مستەیتەرین بەسەر یاریەکە، بەڵام لە گۆڵکردن مۆفەق نین و گۆڵیش دەخۆین. ئەوە کێشە ئێمە هەموو یاریەکان بە پەلەپەل دەستمان پێکردو بۆی یاریەکە بین و چووکە ئێمە لە ڕیزبەندی دواوین. هەموو یارێک تمۆحمان سێ خاڵی یاریەکەیە، بەڵام بەسەرمان داڕاشکێتەوە هەموو یاریەکان. زۆر سپاس بەخوای گەورە ئەمڕۆ توانیمان سێ خاڵی زۆر گرنگ لە دەرەوە یاریگای خۆمان بەدەست بێنین. ئەم سێ خاڵە بوومە زۆر گرنگ بوو، چونکە لە جەولەی دابێ ئێمە منتەسرین. ئینشاڵڵا لە یاریەکانی داهات بتوانین زیاتر خۆمان لە ڕزمەندی پێشەوە نزیک بکەینەوە، تمۆحمان ڕزمەندی پێشەوە و ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوش مەفەق دەبین. ئەمڕۆژ ڕۆژێکی تایبەت زۆر بۆ من، چونکە توانیم دوو گۆڵی برنەوە تۆمار بکەم و الحەمدوللا زۆر سپاس بەخوای گەورە. بەم شێوەیە سۆران کۆتایی بە یاریەکانی قۆناغی یەکەمی هێنا و لە کۆی چواردە یاری بووە خاوەنی 17 خاڵ و بە کاتی چووەخانەی هەشتم و ناوەڕاستی ڕیزبەندیەکە. شەقڵاوەش نەیتوانی خۆی لە کۆتاییەکانی ڕیزبەندی ڕزگار بکات و بە 6 خاڵەکەی لە خانەی 15 مایەوە.